والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لآيات سي سورة بقرة داين كخواي قورا لو ما كومل آيات دا باسي دروزبوني آدم باوكي مروفاتي دكات شوي دروزبونكي وتونيتي دروزبونكي كذا فرمت وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة. وإذ قال يعني بيركوا أي محمد صلى الله عليه وسلم وباسك بأمتك كاتك قال ربك پروردگاری تو فرموي للملائكة بفرشتكان إني جاعل في الأرض خليفة بيقمان من دموي جاعل دابنم دروس كم لناو زويدا جينشينك. قالوا ملائكة كان قتيان أتجعل فيها كسانك دادني لناو زويدا دروس دكي لناو زويدا كمن يفسد فيها كلناو زويدا خراب كارب كان ويسفك الدماء وهروها لناو زويدا خوين رجب كان ونحن نسبح بحمدك لكاتك داك إيما نسبح يعني همشة توبة باك رادقرين أي خوايا بحمدك واستعيش الدكين ونقدس لك وهمشة توبة بيروز دزانين. فرشتكان وقويك حزيان ليبه خواي قور أوام كابة خليفة وجينشيني سرزوي إيشو كاري سرزوي بسبيري ملائكة كان لزياتي آدمي زادة كان لبر اوي كپیان وابو آدمی زاد لبر اوي خراپکارا لبر اوي تاوانکارا لبر اوي خوين رجی دکاتو گندلی لسر زوی دا بلاو دکاتو ناکره خوای گور لسر زوی دا نشت جی کاتو ایشو کاری سر زوی پی بسپیره خویان لبر اوي همیشه لأمری خوای گور دان لجورالی خوای گور دان لتسبیحات خوای گور دانا پیان وابو که اوان دبه ببنا جینشینو جیگروی سر زوی. خواهي قورش فرمي قال إني أعلم ما لا تعلمون. خواه فرمي بيقمان من دزانم چاكتر دزانم أو شتاني كإيوة نايزانن. حكمتي داناني آدم لسرزوي ومروفاتي خصنا سرزوي وسپاردني إشوكاري سرزوي بمروف كوملك حكمتي تدايا كخواهي پروردگار بو خوي ديزانت فرشتكان نيان دزاني وكو خواهي قورا جا اگر بقوتري طبعا خليفة آية جاران لتفسير قديمة كان دا وزورك لخلقي هروا تفسيري كردوا ومعنى كردوا كمروب لسرزوي دا خليفة خوايا جيقروي خوايا جينشيني خوايا بلام لحقيقة دا أو تفسير زور تفسيري دقيق نية تفسيري آياتكي بكين باشا وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة يعني بيربكو باسك بو أمتك أي محمد صلى الله عليه وسلم كاتك پروردگاري تو بفرشتكاني قد بيقمان من دموي لناو زويدا جينشين دروس كم يعني جينشين بو معنايك مروفكان بكما جينشين يكتري هر كوملا مروفي زمنك جيا ديان مرينم لدواي اوان كوملا چي ديك جينشيني پێشینەکانی خۆیان ئێمە جێنشینی باپیرانی خۆمانین باپیرانی ئێمە جێنشینی باپیرەکانی پێش خۆیانن وەنەوە وەچەکانی دوای ئێمەش دێن دەبنە جێنشینی ئێمە بۆیە زۆرێک لە عولەما دەفەرمون ناکرێت بێت چونکە خوا خاڵقە و دروستکەرە وە سیفات و تایبەتمەندیەکانی لە مرۆڤ ناچن بۆیە ناکرێت مرۆڤ ببێتە خەلیفەی خوای گەورە ئەوە یەک و هێندێکیش لە عولەما دەفەرمون پێش ئادەم لەسەر زەویدا مەخلوقاتێکی دیکە هەبوون دروستکراوانێکی دیکە هەبوون هاوشێوەی مرۆڤ لەبەر خراپی و خراپەکاری و خوێنڕێژی خوای گەورە ئەوانی لەناو بردووە بە یەکجاری لە بە یەکجاری شوێنەواری نەهێشتون و لە جێی ئەواندا لە شوێنی ئەواندا ئادەمی دروست کردووە کە ئادەم بۆتە خەلیفە و جێنشینی ئەوان بە بەڵگەی ئەوەی کە دەڵێن مەلائیکەتەکان خۆ چۆن زانیان کە ئینسان ئەوەی دروست دەکا خراپەکاری دروست دەکا لەسەر زەوی و خوێن دەڕێژێت و یەکتری دەکوشن دەڵێن لەبەرەوەی تەجروبەیان هەبوو هەم لەگەڵ ئەو مەخلوق و دروستکراوانەی کە لە پێش ئادەمدا هەبوون و هێندێکیش دەفەرمون بەهۆی جنۆکەکان جنۆکە پێش
ئادەمۆکەکان خوێنڕێژی و خراپەکاریان تێدا بوو پێیان وابوو هەرچی بێتە سەرزەوی مادام وەکو جنۆکەکان مکەلەفە و مخەیەرە ینی هەم ئیختیاری هەیە و خواویستی داوەتێ بە ئازووی خۆی بتوانێت چاکە بکە و خراپە بکە بەهۆی جنۆکەکانەوە زانیان کە ئادەمیزادەکانش خراپەکاری دەکەن بۆیە ئەو ئاەتە ئاوا تەفسیر بکرێ باشە بڵێن کاتێک پەروەردیگاری تۆ بە مەلایکەتەکانی گوت بێگومان من دەمەوێت لەسەر زەویدا خەڵکانێک دروست کەم کە ببن بە جێنشینی یەکتری نەک بە جێنشینی خوای قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ملائكتەکانیش گوتیان ئەی خوایە ئایا تۆ خەڵکانێک لەسەر زەویدا دروست دەکەی و دەیان کەیە جێنشین کە خراپەکاری لە زەویدا بڵاوکەنەوە و خوێن بڕێژن کە بە تێگەیشتنی مەلایکەتەکان نابوو خوای گەورە ئادەم یا بەشەرێک یا دروستکراوێک بێنێتە سەرزەوی کە سیفەتی خراپی تێدا بێت پێیان وابوو کە دەبێت هەموو دروستکراوەکان وەکو مەلایکەتەکان هەمیشە لە ژێراڵی خوای گەورە دابن ونحن نسبح بحمدك ونقدس لك گوتیان ئێمە تۆ بە پاک ڕادەگرین هەمیشە ستایشت دەکەین بە پیرۆزت دەزانین قال إني أعلم ما لا تعلمون خوای گەورە فەرمووی بێگومان من چاکتر دەزانم حکمەتی دروستکردنی ئادەم و بوون بە خەلیفەتی ئادەم لەسەر زەویدا حکمەتەکەی من چاکتر دەزانم لە ئێوە بەڵام خۆ مەلایکەت بە قسەی خوای گەورە دەکەن خوای گەورە هەر پێیان بڵێ هەرچی پێیان بڵێن لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون بەڵام گەردی قەت دەینە ئاەتەکەی تەمەن خوای گەورە هاتووە بەڵگەی بۆ هێناونەوە ویستێتی قەناعەتیان پێ بکە ها چونکە دین لەسەر ئیقناعکردنە ها دین بە تۆبزی و بە ئیجبارکردن نییە و هەر کەسێکیش کە پرسیاری لێکردی ئەگەر زانیت پرسیارەکە بۆ تێگەیشتنە بۆ حاڵی بوونە ئینسان دەبێت وەڵامی داتەوە ئەگەر زانی و ئەگەر نەیزانی دەبێت بە دوای وەڵامەکەی دابچی چونکە مەرزنی هەموو ئەو کەسانی پرسیار دەکەن سەبارەت بە دین سەبارەت بە ئاین سەبارەت بە قیامەت بەخوا مەبەستیان عینادیکردن و بێ باوەڕیکردن بێ هەندێک کەس لەهانەیە بیە بگا بە حەقیقەت مەلایکەتەکان نەوعە شتێکیان لە دڵیدا بوو نەوعە گلەییەکیان لە دڵدا بوو نەوعە ناڕازی بوونێک لە دڵیاندا بوو بۆیە خوای گەورە هات بە بەڵگەی ئیقناعکەر قەناعەتی بە مەلایکەتەکان کرد چی کرد خوای گەورە وعلم آدم الأسماء كلها خوای گەورە هات فێری ئادەمی کرد ناوی دروستکراوەکان هەر هەمووی چەند دروستکراو هەیە لەژێر ئاسماندا و لەسەر زەوی یەک بەیەک دارە بەردە شاخە بەحرە ڕۆژە مانگە زەویە ئالیەتی کێڵانە هەتا دەفەرمون قاپ و کەچک و پەرداخیش کە ئینسان بەکاریان دێنێت لە ژیانی ڕۆژانەیاندا خوای گەورە هیچ شتێک نەما هەبێ لەسەر زەوی ناوەکەی بە ئادەم نەڵێ کە هیچ مەلایکەتێک ئەو کاتە ناوی هیچ دروستکراوێکی نەدەزانی خوای گەورە هەرچی دروستی کردبوو لەسەر زەوی مەلایکەتەکان لەبەرەوەی عەبدی خوای گەورە بوون پرسیاریان نەکردبوو ناوەکانیشیان چییە و ناوەکانیان نەدەزانی خوای گەورە هات وعلم آدم الأسماء كلها خوای گەورە ئادەمی فێری ناوی دروستکراوەکان کرد هەر هەمووی کە ئادەمی فێری ناوەکان کرد ثم عرضهم على الملائكة پاشان خوای گەورە ئەو شتانەی کە لەسەر زەوینە عەرزی کردن پیشانی مەلایکەتەکانیدا یەک بەیەک یەک مەلێک پیشانی مەلایکەتەکانی دەدا و فقالە بە مەلایکەتەکانی دەگوت ئەنبئونی بئەسماء هؤلاء دەی ناوی ئەو دروستکراوانەم پێ بڵێن ئەو دروستکراوە ناوی چیە یەک بەیەک ئەوە یەکێکی پیشان دەدان ئەوە چییە نەیان دەزانی دوایوی نەیان دەزانی دواتر نەیان دەزانی فەرمووی ئەنبئونی بئەسماء هؤلاء دەی ناوی ئەو دروستکراوانەم پێ بڵێن ئەی مەلایکەتینا ئین كنتم صادقین ئەگەر ڕاز دەکەن ئێوە شایستەترن لەسەر زەوی خوای گەورە بتان کاتە نیشتەجێ و جێنشین لە ئادەم کە ئێوە بیانوتان وایە ئادەم لەبەرەوەی لێی دێ خراپە و خراپەکاری خوێن ڕێژی بکە نابێ ببێتە جێنشین لەسەر زەوی و نابێ خوای گەورە لەسەر زەویدا ئەمر و فەرمانی پێ بسپێرێ دەی ئەگەر بۆسوونەکەتان ڕاستە دەی ئێوە ناوی ئەو دروستکراوانم پێ بڵێن ئەگەر ئێوە عالمترن زاناترن زۆرتر شتی دەزانن طبعا هیچیان نەزانی بۆیە یەکسەر تەسلیم بوون وعلم آدم الأسماء كلها هەر ئەوایەتە خوای گەورە ئادەمی فێری ناوی هەموو شتەکان کرد ثم عرضهم على الملائكة پاشان خوای گەورە شتەکانی پیشانی مەلایکەتەکاندا
فقال أنبئوني بأسماء هؤلاء خواي قورة بملائكتكاني قلت هوالم بيبدن خبرم بيبدن بيم بلن ناوي أو دروس كراوانتي إن كنتم صادقين أجر إيوة راز دكن أجر إيوة راز دكن شايستترن لآدم بين سرزوي بو عبداتي كردنو بنداتي كردنو جويرالي كردني خواي قورة قالوا بلام ملائكة كان كزانيان فعلا زور شت هي استا ملائكة نايزاني فرشتة نايزاني وخواي قورة هندك تايبت مندي داون بآدم وبآدم زاد ني داون بملائكة كان بوي قالوا قلتيان سبحانك سبحانك باكي وبعيبي بنقصي بوتو أي خوايا لا علم لنا ايما هيج زانست زانيا يكمان نية إلا ما علمتنا تنها أوان بك كتوفيرت كردوين بوي علمي همو دروس كراوك سنور داره ها بملائكة كان شوا تنها أوي علمي بسنوري هي تنها خواي پروردگاره و أويك پاشان أو تواضع خوبا كم زانيني كملائكة كان لبرانبر خواي پروردگار دانوان دويانا پاشان شتيكي ديكا كلي فير دبين أوي كإنسان أگر راستي بورون بويا ودا بيم الكذبة نابي عنادي بقري نابي هر لسر قصي خوي سربه قالوا هرك حقيقتيان بورون بويا وزانيان آدم هندك تايبت مندي هنا ملائكة كان نيانا قالوا يكسر قتيان سبحانك باكي وبعيبي بوتو أي خوايا لا علم لنا لا علم لنا هيج زانست زانيار يكمان نية إيما إلا ما علمتنا تنها أوندنا بكتو فيرت كردوين إنك أنت العليم الحكيم بيقمان تو بتنها أي خوايا العليم زاناي زانيار يكد بسنورة وحكيمشي بريارو حكم كانش لشويني خوي دانشتي نابجي ناكي شتيك ناكي لشويني خوي نبي فعلا إنسان أقر إيماني آوا بخواي به بيوابه خواي قورا هرچي قطويتي وكردويتي لعلمي بسنورة وسرچاوي قرتوا قد رخنا ليشي خواي ناقري قد رخنا لديني خواي ناقري واقر إيمان من بوها به كخوا حكيمة برياركاني لشويني خوي دانا هاو شتانشي كإيما ليتي ناقين يا بروالد لبيرشاوي إيما لواني خراب بن مادام باورد بوي هيك كخوا حكيمة نابي رخني لي بقري چونك حكمتك لپشت إيشكان وهر هي ها حتى أو شتانشي كبروالد ناخوشن دينا بيشمان لواني زيان بن زرر بن بلام حكمتي پشت روداوكان إنسان بتواوينا زانه تنها خواي قورة ديزانه وزور جاريش إنسان بو خوي هل لجياني دنيا دا بوي معلوم دبن أو جار بو اندج نوستا خواي قورة هر ويستي زياتر قناعتيان بيبك قال أو جار فرمي يا آدم أي آدم أنبئهم بأسمائهم أنبئهم زاري ملائكة كان نيان دزاني تا استاش كآدم أوانا دزاني ها هر بويان در كود كزور شتي أوان نايزانن ها مانكا روجا خورا بيني بويانن ها بس نيان دزاني ناويتيا ها شتا بسي تانيان دزاني بلام نيان دزاني آدم ديزاني بوي خواي قورة فرمي قال يا آدم وتي أي آدم أنبئهم بأسمائهم دي أو ملائكتانا آقادار كوا لناوي أو دروس كراوانا ملائكة كان فيري أو ناوانكا بال دمي توا ناوي أو دروس كراوانا فيربن آدم زورشتي زياتر لملائكة كان زاني وبوي طبعا بشيوي عموم مروفاتي وبشر طبعا قورتر لملائكة فريشتا كان بو چونك فريشتا مخلوق يكن خواي قورة واي دروس كردون بأمري خواي نكن ها بلام آدم اگر جويرالي خواي قورة بكا ها آدمي ذات لبروي چاكشت بيدكري خرابشت بيدكري تو بويستي خود چاكا دكي بويستي خود عبداتي دكي اگر عبدي راستقيني خوابي و جويرالي خوابي آدمي زادة باشا كان درجة مقام بليان لفرشتا كان لاي خواي قورة برستره اگر انسان چاك بي چونك چاكي تو بويستي خوتا ها بس اوي وان طبعا بويستي خوان نيا قال يا آدم أنبئهم بأسمائهم خواي قورة فرمي أي آدم آقاداريان كوا بناوي أو دروس كراوانا فلما أنبأهم بأسمائهم كاتك آدم ملائكة كاني آقادار كرد وبناوكان يعني ناوكاني فيري ملائكة كان كرد أو جار قال خواي قورة فرمي ألم أقل لكم آمن بي ومنقود أي ملائكتنا أي فرشتينا إني أعلم غيب السماوات والأرض بيقمان من دزانم يا تاكتر دزانم لأيوة نهين يكاني آسمان كان وزويتن وأعلم ما تبدون وما كنتم تكتمون ودجزانم وتاكتريش دزانم كأيوة
چ لە ناختاندا چ ئاشکرا دەکەن و چش لە ناختاندا دەشارنەوە جا علەما دەفەرمونون کاتێک کە خوای گەورە خەریکی دروستکردنی ئادەم بوو تەبان ئادەم بە چەند قۆناغێک دروستکراوە یەکەم جار خۆڵ کە دەفەرمونون خۆڵی ڕەش و سپی و سوور تەوان هێنراوە خۆڵی وشک بۆی لە قورآنەدا هەندێک جار کە باتی باسی دروستبوونی ئادەمی دەکات دەفەرمێ ئادەم لە گڵی دروست بووە وایە فعلا قۆناغی یەکەم گڵ بووە هەندێک جار لە قورآنەدا کە باسی دروستبوونی ئادەمی دەکرێت ئادەم لە قوڕی دروست بووە وایە فعلا قۆناغی یەکەم گڵ بووە ئەوجا گڵەکان گڵە ڕەنگە جۆر بە جۆرەکان تێکەڵ کراون کراوە یعنی بە قوڕ ئەوجا قوڕەکە شێلدراوە ئەوجار وەک دەڵێ لێ یعنی بەجێ هێشتراوە هەتا قوڕەکە لیز بووە دوای لیزبوونێت ڕەش هەڵگەڕاوە اینجا بۆگەنی کردووە ئەوجار خوای گەورە بەدەستی خۆی تەبەن هەیکەلی ئادەمی بەدەستی خۆی تەبەن هەیکەلی ئادەمی کە هیچ مەخلوقێکی دیکە ئاوا دروست نەکراوە ئەو پەڕی ڕێزگرتنە لە ئادەم هاوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم بەدەستی خۆی خوای گەورە چۆن خوا دەزانێت بۆ خۆی بەڵام بەدەستی خۆی خوای گەورە هەیکەلی ئادەمی یەک دروست کردو هەیکەل دەستی چاوی باڵای بەژنی ڕەنگی هەموو شتەکانی ئەوجار فوی پێدا کردووە کە دیویانە تەمان خوای گەورە ئاوا ئیهتیمام بە ئادەم دەداوت و بۆ خۆی دروست نەک سەرپەرشتی دروستکردنەکەی دەکات بۆ خۆی دروستی دەکات شتێک لە دڵیاندا دروست بووە بۆیە خوای گەورە بەو شێوەیە دێت لەگەڵ ئادەم بەرامبەریان دەکات بۆ ئەوەی ئەو شتێک کە لە ناخی مەلائیکەتاندا هەیە ئەو شتە ئەو نەوعە گلەییە یا ناڕازی بوونە یا تێنەگەیشتنە لە حکمەتی خوای گەورە ئەوەشیان لە دڵدا نەمێنێ بۆیە خوای گەورە دەفەرمێت ئاەتەکەی قال یا ئادەم ئەنبئهم بئەسمائهم فەرمووی ئەی ئادەم ئاگاداریان کەوە بە ناوی ئەو شتانە فەلەمما ئەنبەئهم بئەسمائهم کاتێک ئادەم مەلایکەتەکانی ئاگادار کردەوە قال ئەلەم ئەقول لەکم ئەمن پێم نەگوتن ئینی ئەعلەم غەیبە السەماوات والأرض ئەمن لە ئێوە چاکتر نهێنی ئاسمانەکان و زەوی دەزانم و ئەعلەم ما تبدون دەشزانم ئەو شتەی کە ئێوە ئاشکرای دەکەن وما كنتم تكتمون و ئەوەشی کە لە ناختاندا دەیشارنەوە هەر کامێک جا ئەگەر تەوان نەک هەر مەلایکەتان هەر کامێک لە ئێمە کە قسەیەک دەکەین بۆ خۆت چەندە ئاگاد لە قسەی خۆتە خۆخوات لە تۆ چاتر ئاگای لێیە چت لە ناختدایە لە دڵتدایە لە چاک لە خەراب خوای گەورە ئاگای لە ناخە بەڵام خوای گەورە چاکەی کردووە لەگەڵماندا لەسەر وەسوەسە و خوتخوتە و ئەوەی بەسەر دڵت دادێ عادەتەن خوای گەورە لێت ناگرێ وەکو چاکە و بەخشش و مەلایکەتەکانش ئاگایان لێ نییە تەوان ئەوەی بەسەر دڵت دادێ بۆیە مەلایکەت چت لەسەر دەنووسن تەنها ئەوەی دەیکەی ئەوەی دەیڵێ ئەلی ئەو قسەی کە کردوتە بە کام نیەتەی کردوتە جاری وایە قسەیەکەت قسەیەکی چاکە بەڵام بە نیەتێکی خراپ کردوتە وایە کام مەلایکەتە دەینووسێ بەڵام لە قیامەتێ ئینەمە الأعمال پاداشتی کردەوەکان بەپێی نیەتەکەیە و هەندێک جاریش لەوانەیە قسەیەکی بکەی خەڵک بە هەڵە لێی تێبگا ڕواڵەتەکەی لەوانە هەڵە بێ بەڵام تۆ لەوانەیە لە دڵی خۆتدا بەدڵێکی پاکەوە کردبێتت لای خوای گەورە لەوانەیە حسابی دڵەکەت بۆ بکرێت بۆیە دڵ تەنها خوای گەورە دەیزانێت بۆیە دەفەرمێ من لە ئێوە چاکتر دەزانم کە چ ئاشکرا دەکەن و چ دەشارنەوە ئاەتەکەی کەس دەفەرمێت وئیذ قولنا جا دوای ئەوەی کە خوای گەورە ئادەمی دروست کرد و مەلایکەتەکان قەناعەتیان کرد بە تەواوی کە فعلا ئادەم و مرۆڤایەتی شایستەترە لەسەر زەوی نیشتەجێ بکرێت و ئەمری خوای گەورەی پێ بسپێردرێ ئەوجار خوای گەورە فەرمووی وئیذ قولنا للمەلائکەتی بیر بکەوە دیسان یاوە بیر ئومەتەکەتی بێنەوە باسی کە بۆ ئومەتەکەت کە کاتێک ئێمە گوتمان بە مەلایکەتەکان ئوسجودوا لئادەمە هەمووتان بە تێکڕا هەرچی مەلایکەت هەیە کڕنۆش ببن بۆ ئادەم تەوان کڕنۆشی پەرستن کڕنۆشی ڕێز کڕنۆشی سەلامکردن و ئیحترامگرتن دەنان سوزدەی پەرستن تەوان بۆ هیچ کەسێک نابردرێ بە سوزدەی ڕێز تەوان تەبیعیە ئینسان بۆی ئیوان هیچ ئیوان ئەمری خوای بوو تەوان هەر جۆرە سوزدەیەک بێ خوا ئەمری پێکردوون کە خوا ئەمری پێکردی تۆ ئەمری خوات جێبەجێ کردووە ئەمری خوای جێبەجێکەی خوای گەورە لەسەر جێبەجێکردنی ئەمری خۆی سزاد ناداخۆ بەڵام سوزدەکە سوزدەی پەرستن نییە کاتێک بەڵێ ڕێز هیچ بۆش ئینسان بی با کافر نابێ بۆی ئەوەی لە هێندێک شوێنان عادەتی خۆنەویکردنەوە و سەرنەویکردنەوە هەیە وەگە عورف بێ پەرستن نەبێ تەنها
عرفی یعنی وەک دەڵێ سوزدە و سەرنەویکردنی ڕێزگرتن و ئیحترامگرتن بێ حکومەکەی نەوعێکە ئەگەر سوزدەی پەرستن بێ نەوعێکی دیکەیە ها ئەگەر پەرستن بێ سوزدەی بۆ دارێکیش ببەی بۆ پێغەمبەرێکیش ببە ئینسان لە دین دەردەچێ ها بەس سوزدەی ڕێزیایە کاتێک کە ئێمە گوتمان بە مەلایکەتەکان کڕنۆژ ببەن بۆ ئادەم فەسەجەدوو هەرچی مەلایکەت هەیە ئەوە بەڵگەی لەسەر کە هیچیان لە دڵیدا نەماوە ها فەسەجەدوو هەموو کڕنۆشیان برد تەنها چێ نەیبرد ئیبلیس ئەی ئیبلیس چێ بوو هیچ ئیبلیس ناوی خۆیتی بەس مەلایکەتە یا مەلایکە دنیا مەلایکەت بوو یا مەلایکەت نەبوو ئەگەر ئەو ئاتەی بەتەنێ وەرگری خەڵکیش بۆیە هەرچی زۆرینەی ئەوە هیچ ئەوەی پێشوو هەموو جاردایان گوت ئیبلیس مەلایکەت بۆ تا ئەو کاتی کە سوزدەکەی نەبردووە خوای گەورە لە ڕیزی مەلایکەتان هێناویەت کە خوارە و لعنەتی لێ کردووە بەڵام ڕاستە و تێگەیشتنە وەزعاتی کەمان هەیە سوورەتی کەهف جوعان دەخوێنن دەفەرمێت أبى فسجد الملائكة كلهم إلا إبليس هذا كان من الجن ففسق عن أمر ربه طبعا له وطبعا نخيل إبليس هيك كاد ملائكة نبوة إبليس شون آدم بابا قوري يمنيا كخواي قوري لقل درستي كردوا وإيمش همومان أصلا كمان دسيته وسرقلي لسورة كانك على سورة أعراف وسورة كهف ولا مجموعة شويني كذا كان تكملة وتعاوكري يكترين نخير بهيج شويكي بنص آيات ملائكة طبعا أجا ملائكة باب أمري خواي ذكر چونك ملائكة أو إخوة أمريان بيبكا جيب جيدكن وأبزار دروس بونكيان جوازها ملائكة لنور دروس كراون شيطان بخوي ضل خلقتني من نار أمنت لأجر دروس كردوها كلي برسي بوسو زد نبرد فرمي خلقتني من نار وخلقته من طين أمند لا أجرو أو لا قردرس كردو أمن لا يتعكترم طبعا بلغي شديك أويك طبعا ملائكة جن خوازيان لبين دانية طبعا آدم خواي جورا كذا فرميت أفتتخذونه وذريته أولياء آدم وسونا ويهنا خوارنويا نية ملائكة بلام طبعا جنوك هيتي وإبليس هيتي ونصش مان هيها فسجدوا إلا إبليس كان من الجن لصورة ودارك بصريحه بوي نخير هيك كاتك بلان بو خواي جورا بانجي كردوا طبعا تاو كاتي عبدي خواي بو بندي خواي بو جوري جنوك كان بو خواي جورا بنوينراتي جنوك كان هناويتي لقل ملائكة كان تا جنوك كانش فيركا حتى هن احترامي آدم بقرن بلان إبليس لبروي بابا جوري أنا فعلا سەری ڕێزی لە بەرامبەر ئادەمدا نەوی نەکرد بۆیە تا ئێستاژەها جنۆکە یەکێکن لە دوژمنە سەرسەختەکانی مرۆڤایەتی وایە یەکێکن لە دوژمنە سەرسەختەکان هەمیشە ئەگەر وریای خۆت نەبی و ئاگاد لە خۆت نەبێ فێڕت لێ دەکەن دەتخەڵەتێنن و تووشی ئەشکەنجە و چەند کەسەیە جنۆکە دەستی لێ دەوشێنە تووشی ناڕەحەتی دەکات لە سەیری ئاەتەکەی کەن وەیڵ قولنا للمەلائکەتی اسجدوا لآدەمە کاتێک کە ئێمە گوتمان بە مەلایکەتەکان کڕنۆژ ببن بۆ ئادەم هەموو کڕنۆشیان برد جگە لە ئیبلیس ئەبا یعنی ئەو بێ ئەمری خوای گەورەی کرد ڕازی نەبوو سوزدە ببە وەستەکبەرە خۆشی بە گەورە زانی وەکانە لەو کاتەی ڕەها وەکانە من الکافرین بوو بە یەکێک لە بێباوەڕان صلی الله علیه سیدنا